بەبێ ئەملا ئەولایڵێم لە ناو یەکێتی نیشتمانی کوردستان ژە خواردوو کراوم و دووسێ مانگیش پێش هەشتی تەمووز ئەم تاوانە بەرامبەر بە من ئەنجام درراوە وە زانیاریم بۆ هاتووە لە زانیاریەوە کە ئەم کارە بەرامبەر بە من کراوە یعنی وە نەبێ بەڵام سەرنجامی پشکنین ئەمەم بۆ دەرکەوت بێ سەرنجامی پەرۆشی ئەو کەسانەی پەرۆشی خەڵکی وەکو ئێمەن دزیان بە زانیارێکە کرد کە بابم بەلە بەختیار فریای خۆتکەوە و دوای هەفتەیەک دوای ئەوە دیسان هەر ئەو سەرچاوەیە بە منی و بەڵکو بە وەستا حەسەنیش بڵێ ئاگای لە خۆی بێ بەڵێ من لە ڕاستیە بە حکمێەوەی کە لە ژیان بە خراپەیەکم نەکردووە جگە لە کوردایەتی لە ژیانمە فایلم نییە هیچ دەوڵەتێک لە دەوڵەتەکانی ئیقلیمی گومانی لە هەڵوێستی کوردایەتی من نییە سەنگەرەکان شایەتن کە پێشمەرگە بووم خۆناغە سەختەکان ئەزانن خەڵکانی وەکو ئێمە چیمان کردووە و لە ناو یەکێتیە یعنی لە جەنابی مام جەلالەوە تا ئاخر سەرکردە دامەزێنەر هەموو ئێمە دۆست بووین هەموو هاوسەنگەر بووین هاوخەبات بووین وا یعنی من هیچ گومانێکم لە خۆم شک نەبرد هۆکارێکە بێ تاوانی وا بەرامبەر بە من ئەنجام بدرێت